میوانە بەڕێزەکان بەخێر بێن سەر و سەرچاومان شەرەفێکی گەورەیە کە ئەمڕۆ لە حزوری ئێوەی خۆشەویستدا هەدیەیەکی جوان پێشکەش بە وەرزشکار و خەڵکی بە شەرەفی شاری سلێمانی دەکەین. ئەمڕۆ کە بەردی بناغی یاریگای نمونەی نێودەوڵەتی لە سلێمانی دادەنێم، یادی شەیدانی وەرزشکاری یەکێتی و گشت شەیدانی ڕێگای ڕزگاری بەرز ڕادەگرم کە سیمبولی قارەمانی و ئازادی و ڕزگاری کوردستانن. هەڵوێستی جوامێرانە لە خۆبردوویی، یەکتیمی، پشو درێژی و بەرگریکردن لە کوردستان ڕەفتاری بەرزی وەرزشکارانەیە و شانبەشانی ئێوە ئەم ڕەفتارە و ئەم ڕێبازە بەرز دەنرخێنم و ڕێزی لێ دەگرم. لە ئاستی عێراق گەنجانی کوردستان پێشەنگن و لە سلێمانی لە هەموو بوارەکان نازناوی پاڵەوانی و قارەمانێتی بۆ خۆی بردووە. لەم شارە سەدان وەرزشکاری ناسرا و پێگەیشتون و ناویان لە گۆڕەپانە وەرزشیەکاندا درەوشاوەتەوە. لە مێژوودا سلێمانی خاوەنی کۆنترین یانەی وەرزشی و زۆر پێشیانەکانی زەورا و هەولێر و دهۆک و کەرکووک و زاخۆ یانەی وەرزشی هەبووە، بەڵام بەداخەوە بە غەدری حکومەتی بەعس و دووبارە بەداخەوە بە کەمتەرخەمی ئیدارەی یەکگرتووی هەرێمی کوردستان دوای 64 ساڵ لە تێپەڕبوون بەسەر دامەزانی یەکەم یانەی وەرزشی لە شاری سلێمانی هێشتا یاریگایەکی نێودەوڵەتی لەم شارە وەرزش دۆستەدا دروست نەکراوە. خۆتان دەزانن بوونی یاریگای نێودەوڵەتی لە هەر شارێک نیشانەی بەهێزی و ژێرخانی ئەو شارە و زیندوو ڕاگرتنی خولیای وەرزشکارانیەتی. بوونی یاریگای نێودەوڵەتی سیمای شارە پێشکەوتوەکان و سەرچاوەیەکی گرینگە بۆ بوژانەوەی کەرتی گەشت و گوزار و بازار و کاسبکاران و هەلیکار. دەرفەتێکیشە بۆ ئاڵوگۆڕکردنی کولتوری و ناساندنی جوانیەکانی سلێمانی و بەها و ڕەوشتە بەرزەکانی خەڵکی کوردستان بە نەتەوە و گەلانی تر. بەڕێزان، لە ماوەی ڕابردوو کە بەندەش هاوکارێکی یانەی نەورۆز بووم، هەوڵم داوە بتوانم شانبەشانی زامنکردنی گەشەی یانەکە و وەرزشکارانی بناغەیەکی پتەوی ئابووری بۆ کاروباری وەرزشی دروست بکەم تا لە کەمتەرخەمی حکومەتدا وەرزش بتوانێت لەسەر پێی خۆی بوەستێت. جێی شانازیە و خۆشحاڵم کە ئەمڕۆ ئاواتێکی گەورەی وەرزشکارانی سلێمانی و ئامانجێکی یانەی نەورۆزم بەدیهێناوە. توانیم لەسەر ئەرکی یانەی نەورۆز و بە پشتیوانی یەکێتی نیشتیمانی کوردستان بەردی بناغەی یاریگایەکی نێودەوڵەتی بە ستانداردی نێودەوڵەتی و بە ستانداردی فیفا لە شاری سلێمانی دابنێم. لە ساڵانی ڕابردوو لە شارەکانی تر یاریگای نێودەوڵەتی دروست کراون، بەڵام وەک هەمیشە وەک هەموو بوارەکانی تر بەداخەوە دەڵێم سلێمانی پشتگوێ خراوە و غەدری لێکراوە. ئێمە ئەمڕۆ لێرەین بۆ لابردنی بەشێک لەو غەدرە و بەبێ بەشداری حکومەت خۆمان یاریگایەکی نێودەوڵەتی پێشکەش بە وەرزشوانان و خەڵکی خۆشەویستی شاری سلێمانی دەکەین. یانەی نەورۆز ساڵانە ئەنجامی بەرزی بەدەستهێناوە و بە تەوابوونی ئەم یاریگایە نێودەوڵەتیەش پێشکەوتنەکانی بەردەوام دەبن. ئەم یاریگایە دەتوانێت بناغەیەکی پتەوی ئابووری بێت بۆ نەورۆز و هەموو یانە وەرزشیەکانی کوردستان، وەک چۆن لە 4 ساڵی ڕابردوو لە غیابی پشتیوانی حکومەت بۆکایی وەرزش لەم سنوورە یانەی نەورۆز بۆشایەتی گەورە کردەوە و هاوکاری زۆربەی یانەکانی کرد و سپۆنسەری خولەکانی کرد و یارمەتی تیپە ملیەکانیدا و نەیهێش وەرزش لە شاری سلێمانی و لە دەوروبەری بکەوێت. داواکارم لە یانەی نەورۆز کە لەم ڕێگایە بەردەوام بن و لەسەر هەمان ڕێباز بەردەوام بن و نەهێڵن تیپە وەرزشیەکان و وەرزشکاران و وەرزش دۆستانی خۆشەویستی ناوچەکە بێپشتیوان و بێکەس بن. ئامادەبوانی بەڕێز وەرزشکارانی خۆشەویست خەڵکی بە ئەمەکی سلێمانی لە کۆتاییدا بەدانانی بەردی بناغەی یاریگای نێودەوڵەتی سلێمانی پیرۆزباییەکی گەرمتان لێ دەکەم و بە هیوام ئەم یاریگایە ببێتە مایەی بوژانەوەی وەرزشی و ئابووری و کلتوری و دڵخۆشی و سەلامەتیش بۆ خەڵکی کوردستان لەگەڵ خۆی بهێنێت. زۆر سپاس.
سپاس بۆ بەڕێز لاهور شێخجەنگی هاوسەرۆکیەکێتی نیشتیمانی کوردستان. شاری سلێمانی سپاس